لە گفتوگۆ تایبەتەدا قسە لەسەر پرسی هەوڵی کوشتنی شاسوار عەبدولواحید خاوەنی گروپی کۆمپانیەکانی نالیا و هەردوو کەناڵی NRT 1 و 2 دەکەین. لەلایەن خاوەن کۆمپانیای زەبەلاحەوە کە دەسەڵاتە پشتێتی پارەی خەڵکیان خواردووە نەتەقەیان لێکرێت نەجوابی تەلەفۆنی ژێر نەحسابیش بۆ خەڵکەکەن خێرە شاسوار عەبدولواحید دوالەکەن. خاوەن کەناڵی هەردوو نالیا 1 و 2 هێرشی کراوە بێسەر ئەمە هێرشە بۆ سەر ئازادی هێرشە بۆ سەر ڕادر بێت. تۆمەتبارەکەش لێرە دەسەڵاتی کوردیە ئەو لایەن و گروپانن کە چۆنەڵێ هەموو جونگەکانی ئەم وڵاتیان بەدەستەوە. ئەم هەوڵی کوشتنانە لە دەرەوەی ئیرادەیەکێتی و پارتیە تەقەکردن لە ڕۆژنامەنووسێک و لە خاوەنی کۆمپانیایەکی ڕاگەاندن ڕەفامی ڕۆژنامەنووسێک وە کوشتنی و سووتاندنی ئەم کەناڵانە چەنە زیان بە تاکەکان دەگەیەنێت ئەوەنە زیان بە ئوزمە سیاسی دەگەێنێت. ئەم هەموو هەڕەشە و ئەم هەموو هەڵکوتان لەسەر کەناڵێکی میدیایی و هەروەها هەڵکوتان لەسەر خاوەنەکەی ئەمانە ئاشکرا بکرێت. هەموو سامەکان ئاڕاستی ئەم دەسەڵاتە کراون و لە هەموو کەیسەکانە دەست بۆ دەسەڵات یا بۆ جوزئێکی ئەو دەسەڵاتە ڕاکێشراون. خەڵک لە بەغا و لە بەسرە لە شارەکانی تر لەسەر عومەر و عەلیە کوژدێت بەس ئێمە لەسەر ئازادی ڕۆژنامەنووس دەفرێنرێن دەکوژدێن سیارەمان دەسووتێنرێن لە خەڵک دەدرێ بیناکە هەولەکرێت بەڕاستی کارەساتە. گفتوگۆی تایبەت شەوی شەممە کاتژمێر 9:05 لە NRT پێشکەشتان دەکرێت.